لە هەرچوێک بینەرمانن سڵاتان لەبێت لەگەڵمان بن بۆ خوێندنەوەی هەواڵەکان لە سەرەتاشدا سەردێر. کۆنسۆلی فەڕەنسا ڕایگەیاند دەڤەری بارزان دڵی شۆڕشی گەلی کوردە. لێخۆشبوونی سەدا 20 ئەو هاوبەشانە دەگرێتەوە کاکرەی ئاو دەکەنە قیستی مانگانە. وزەی کارەبا لە خۆر بۆ بنکێکی تەندروستی سنووری قەزای ڕواندز دابین دەکرێت. دووبارە سڵاو. کۆنسۆلی گشتی فەڕەنسا لە هەرێمی کوردستان سەردانی مەزاری نەمرانی کرد و دەڵێت دەڤەری بارزان لانکەوت دڵی شۆڕشی گەلی کووردە. دوێنێ چوارشەممە یان برێم کۆنسۆلی گشتی فەڕەنسا لە هەرێمی کوردستان سەردانی مەزاری نەمرانی لە دەڤەری بارزان کردو لەلایەن مەلا مستەفا بارزانیەوە پێشوازی لێکرا. کۆنسۆلی گشتی فەڕەنسا لە هەرێمی کوردستان لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند زۆر دڵخۆش و سەرفرازم ئەمڕۆ دەرفەتم بۆ ڕەخساوە بۆ جاری یەکەم سەردانی دەڤەری بارزانی و مەزاری نەمران بکەم وەکو نوێنەری حکوومەتی فەڕەنسا لە هەرێمی کوردستان. ئەم سەردانە بۆ ئێمە زۆر گرنگە بە تایبەت کە فەڕەنسا دۆستی دێرینی گەلی کووردە. کۆنسۆلی گشتی فەڕەنسا لە هەرێمی کوردستان لە بەشێکی دیکە قسەکانیدا ئاماژەی بەوە کردووە. باڕای ئێمە وەکو فەڕەنسا دەڤەری بارزان لانکەوت دڵی شۆڕشی گەلی کووردە. دەڤەری بارزان لە هەمان کاتدا شوێنی مێژوویەکی دراماتیکی و تراژیدیایە. یان برێم لە کۆنفرانسا ڕۆژنامەوانیەکەدا پاڵپشتی گەل و حکوومەتی فەڕەنسای بۆ هەرێمی کوردستان دووپات کردەوە و جەختی لەوە کردەوە کە کار بۆ برەودان بە پەیوەندیەکان لەگەڵ هەرێمی کوردستان لە هەموو بوارەکاندا دەکەن. دوای دروستکردنی بنکەی تەندروستی گوندی گەرەوانی خوار و لە دۆڵی ئاکۆیانی قەزای ڕواندز لە چەند ڕۆژی داهاتوودا بە فەرمی دەکرێتەوە لەلایەن بەڕێوەبەری گشتی تەندروستی سۆران بەر لەکردنەوەی سیستەمی سۆلار پانێلی بۆ دابینکرا بۆ هەبوونی کارەبای 24 کاتژمێر بە سوودوەرگرتن لە وزەی خۆر. دکتۆر کامەران مەلا محەممەد شێروانی بەڕێوەبەری گشتی تەندروستی سۆران بازاری کرمانجی ڕاگەیاند لە پێناو کەمکردنەوەی خەرجیەکان و پیسنەبوونی ژینگە و بەرهەمهێنانی وزەی کارەبا لە ڕێگای خۆرەوە سیستەمی سۆلار پانێل لە بنکەی تەندروستی گەرەوان لە قەزای ڕواندز جێگیر کرا. بەڕێوەبەری گشتی تەندروستی سۆران گوتیشی ئەم سیستەمە یارمەتیدەرە بۆ پێدانی کارەبای بەردەوام بۆ بنکەی تەندروستی ناوبرا و بەرنامە و پلانی ئێمەوە هەیە لە تەواوی بنکە و نەخۆشخانەکان ئەو سیستەمە دابنێین. بەڕێوەبەری ئاوی سۆران دەڵێت دوای بڕیاری داشکاندنی سەدا 20 کرێ قەرزی ئاوی هاوڵاتیان بڕیارێکە کەوتۆتە واری جێبەجێکردنەوە ئەمەش لە بەرژەوەندی هاوبەشاندایە. ئەندازیار تەحسین سەعدوڵڵا بەڕێوەبەری ئاوی سۆران بازاری کرمانجی ڕاگەیاند دوا دوای داواکاریەکی زۆری هاوڵاتیان و بەڕێوەبەراتیەکانی ئاو بۆ ڕێکخستنی شێوازی لێخۆشبوون تاوەکو هەر بڕێک پارە بگرێتەوە کە ئاوڵاتیان دەتوانن لە کۆی گشتی قەرزەکانیەوە بیدنەوە. دوای گفتوگۆ لەگەڵ وەزیری شارەوانی و گەشت و گوزار بەوە مەبەستی ئاسانکاری زیاتر بۆ هاوڵاتیان لە گیرانەوەی قەرزی کرێی ئاو زیاتر سوودمەند بوون لە بابەتی لێخۆشبوونی بە ڕێژەی سەدا 20 بڕیارەکە کەوتۆتە بواری جێبەجێکردنەوە. گوتیشی هەر هاوبەشێکی ئاو توانای هەبوو هەر ڕێژەیەک لە قەرزەکە بگیرێتەوە یاخود بگێڕێتەوە دەتوانێت بۆ ئەم ڕێژەیە داشکاندن بکرێت بە سەدا 20 بۆ دەکرێت. خولێکی تایبەت بە پیشەی هەنگاوانی بۆ 105 پیا و ئافرەتی سنووری ناحیە بارزان کرایەوە لە کۆتاییش بڕوانامەی بەشداریکردن و کەلوپەلی هەنگاوانیان پێبەخشرا. کامەران حوسێن مامەند بەڕێوەبەری گشتی کشت و کاڵی سۆران بازاری کرمانجی ڕاگەیاند با هاوکاری و پاڵپشتی ڕێکخراوی خۆراکی جیهانی WFP با هەماهەنگی بەشی کشت و کاڵی ناحیەی بارزان و کاروباری شەهیدان و ئەنفالکراوانی بارزان خولێکی فێربوونی پیشەی هەنگاوانیمان بۆ 105 پیا و ئافرەتی سنووری ناحیە بارزان کردەوە. مەرج بوو کە ڕێژەی 125 بەشداربان ئافرەت بن لە کۆتاییش بڕوانامەی دەرچوونیان پێبەخشرا. گوتیشی خولەکە تایبەت بوو بە هەنگاوانی بۆ ئەو کەسانە بوو کە مێشە هەنگیان نییە خاوەن پرۆژەی تایبەت نەبوون هەروەها ئەوانەی حەزیان لە پیشەی هەنگاوانی بوو بۆ ئەوەی پشت بەخۆیان ببەستن و ئەو پیشەیە ببێت بەسەر چاوەی داهات بۆیان. ئاماژەی بەوەش کرد خولەکە بە هەماهەنگی و هەر بەشداربوویەکی خولەکە 5 مێشە هەنگ و
بای 500,000 دینار پێداویستی و کەلوپەلی هەنگاوانی بۆ کردرا. دوای ئەوەی پرۆژەکان دەست پێ کرد چاودێری کارەکانیان دەکرێت تا شارەزای تەواویان لە پیشەکەدا پەیدا دەبێت. باهۆی تەسکی بازاڕ و بوونی ئۆتۆمبیلی دوکانداران لە بەردەم دوکانیان ڕۆژانە لە سەنتەری بازاڕی هەریر جەنجاڵی دروست دەبێت. لە پێناو کەمکردنەوەی ئەم لۆدە زۆرە با بڕیاری قایمەقامی ئەم شارە ڕۆژانە هێزەکانی پۆلیس و پۆلیسی هاتوچۆ لە بەیانی تاوکو ئێوارە چاودێری ناوبازاڕ دەکەن و لە ئەگەر ڕاگررتنی ئۆتۆمبیل لە بەردەم دوکانەکانیان و دوکانداران لێپێچینەوەی یاساییان لەگەڵ دەکرێت. هاوڵاتیانی شارەکەش دەستخۆشی لە بڕیارەکە دەکەن پێیان وایە ئەم بڕیارە قەرەباڵغی نێو هەریر ناهێڵێت. لە دوا هەواڵ بە پێی بڵاوکراوەیەکی بەڕێبەراتی گشتی کەشناسی و بوومەلێرزەزانی هەرێمی کوردستان کەش و هەوای 2 ڕۆژی بڵاو کردوتەوە ئاماژە بەو کراوە ئەمڕۆ پێنجشەمە کەش لە ئاسمان پەلە هەور و نیمچە هەور دەبێت و خێرایی با لە سەرخۆ مامنەوەند دەبێت دا بۆ 20 کیلۆمەتر لە کاتژمێرێکدا و ئاراستەی با لە باکووری خۆراوە دەبێت و پلەکانی گەرما بە نزیکە 1 بۆ 2 پلە بەرزتر دەبێت بەراورد بە تۆمارکراوەکانی دوێنێ و مەودای بینین 8 بۆ 10 کیلۆمەتر دەبێت. هەروە بە کەشی سبەی هەینیش ئەوە خراوەتە ڕوو کەشی بەیانی بە گشتی ئاسمان پەڵە هەور و نیمچە هەور دەبێت لە ناو شاخاویەکان هەوری تەواو دەبێت و خێرایی با لەسەر خۆ مامناوەند دەبێت دا بۆ 20 کیلۆمەتر لە کاتژمێرێکدا. ئاراستەی با لە باکووری خۆرئاوا دەبێت و پلەکانی گەرما بە نزیکە 1 بۆ 2 پلە بەرزتر دەبێت بە بەراورد تۆمارکراوەکانی ئەمڕۆ و مەودای بینین 8 بۆ 10 کیلۆمەتر دەبێت. هەواڵەکانی کاتژمێر 11مان پێشکەشکردن هەر شاد و سەرفراز بژێت.